بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. تیرۆرکردنی دکتۆر وشار ئیسماعیل لە شاری هەولێر کاردانەوەی سیاسی و حکومی و ڕێکخراوەکان بە دوای خۆی دادێنێت. تیرۆرکردنی دکتۆر وشار ئیسماعیل دوای زنجیرەیەک تاوانێدش بە مامۆستایانی ئاینی کە خۆی دەبینێتەوە لە دروستنی ژمارەیەک مامۆستای ئاینی لە وتاردان و هاوکات تەقەتکردن و ڕیش سووتانی مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر. بە میوانداری هەرێک لە بەڕێزان لە بەشی یەکەم بەڕێز حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی، هەروەها لە بەشی دووەم لە سەرهەمانتەوە دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژ بەم پرسە دەبین. مامۆستا وشیار ئیسماعیل کە لەدایک بووی 1976 یەکێکە لە پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی حاجی عومەر بندیان لە شاری هەولێر هاوکات ئەندامی دامەزرێنەری یەکگرتووی ئیسلامیە. شەوی ڕابردوو لە بەردەم ماڵی خۆی لەلایەن چەند کەسێکەوە تەقەی لێ دەکرێت و شەهید دەبێت. لە مەراسیمێکی بەرفراوانیشدا لە زێدی خۆیان بە خاک سپێردرا. ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامیش لە کاتی بە خاک سپاردنیدا ڕایگەیاند دەبێت تیرۆرستانی ڕووداوەکە ئاشکرا بکرێن و بە توندی سزا بدرێن. وتیشی خوێنی مامۆستا دەکەن بە تیزاب بۆ قورگی ئەوانەی ئەو کارەیان ئەنجام داوە. مامۆستا وشیار ئەبێتە تێزاب ئەڕژێ بە گیانی ئەوانە کە دەستیان ڕەشە دڵیان ڕەشە. ناخوازن کوردستان ئارام بێ، کوردستان پێکەوە بژی، کوردستان گرفتەکانی چارەسەر ببێ، کوردستان هێزە سیاسیەکان خەڵکەکە پێکەوە بن، هەر ڕۆژە گرفتێ هەر ڕۆژە کێشەیەک زیادەکەن. ئەو دەستە ڕەشانە بە خوێنی پاک و بێتاوانی وشیار و وشیارەکان ناتوانن ئەو کاروانە بربەست بکەن و ڕێ بگرن لەو کاروانە. هەر یەکە لە یەکێتی زانایانی ئیسلامی و وەزارەتی ئەوقاف و زانایانی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش بە هەمان شێوە ناڕەزایەتی خۆیان بۆ ئەم ڕووداوە دەربڕی و بە پەڵەیەکی ڕەشیان بۆ مێژووی تاوانباران و ئەو لایەنانە دەربڕی کە دەستیان لەو کردەوە تیرۆریستێدا هەبووە. ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پرسە و سەرخۆشی لە خۆمانەکەین. مامۆستا وشیار لە ئێمە چووە ماتەم ڕائەگەینین، ئیدانەی ئەو کردارە ئەکەین، ڕوڕەشی و سەرشۆڕی و ڕسوایی و شەرمەزاری بۆ ئەنجامدەران و بکەرانی ئەم کارە قیزەوەنەیە. بە ناوی وەزارەتی ئەوقاف و کارەباری ئاینی ناڕەزایی خۆمان دەرئەبرین بەرامبەر بەو کارە ناشرینە، چونکم ئەمە کاری ئینسانیەت نییە، پیاوی چاک نییە. کۆمەڵێکن ئان هەوێ ئەم کوردستانەمان لە کیس بدەن. پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە تایبەتی کەسە دیار و ڕەمزەکانی کۆمەلگا وەک زانایانی ئاینی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. بۆیە بەرپرسی یەکەم و کۆتایی لای ئێمە تەنها حکوومەتی هەرێمی کوردستانە، بە تایبەتی دەستگا ئەمنیەکانی شاری هەولێر. ئێمە وەکو زانایانی کۆمەڵی ئیسلامی زۆر بەتوندی ئیدانە و مەحکومی ئەو کارە تیرۆریستی دەکەن. زۆرمان پێ نەخۆشە و داوا لە دەستگا ئەمنیەکانی دەکەین بە زووترین کات بۆ کوژانی دکتۆر بدۆزنەوە. مامۆستا وشیار پیاوێکی بەتوانا بوو، برای ئێمە بوو، لە تەلەڤیزیۆنەکان دەیتوانی خەڵک کۆ بکاتەوە و لە وتارەکانی مزگەوتێش خەرکی کۆ دەکردەوە و بە هەمان شێوەش لە کاتی شەهید بوون و مردنیش خەرکی کۆ کردەوە. جا ئێمە وەکو زانایانی کۆمەڵی ئیسلامی کە هەم لە شەوێ کاتێکەوە شەهیدیان کرد لە مزگەوتێ بەشداریمان کرد، هەم لێرەش وەکو مەڵبەند و وەکو مەسوولەکان هاتن بەشداریان کرد لە ناشتنی و ئێمە وەکو زانایانیش هەمومان بەشداریمان کرد، چکە بە مامۆستای خۆمان دەزانین، بە برای خۆمان دەزانین. مامۆستا وشیار ئیسماعیل یەکێک بوو لەو بانکخوازانەی کە ماوەی 13 ساڵە وتارخوێنە و بڕوانامەی ماستێری لە ساڵی 2007دا بەدەست هێناوە و لە ساڵی 2013دا دکتۆرای لە تەفسیردا بەدەست هێناوە و خاوەنی 5 منداڵە. هاوکات سەرۆکی لقی هەولێری یەکێتی زانایانی یەکگرتووی ئیسلامیش بوو. دوجار لە دوای خزمەتێکی زۆر بە کاروانی ئیسلامی لە ڕووداوێکی تیرۆریستیدا و لە شەوی 22 لەسەر 23 مانگی
11 لەلایەن کەسانێکی نەناسراوەوە تیرۆر کرا. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کە حاجی کاروان زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین گەر بەڕێستان زانیاری وردماندەیە سەبارەت بە چۆنێتی ڕوودانی ڕووداوەکەەوەی کە شوێنی دکتۆر وشیار شوێنی ماڵەکەی لە چ گەڕەکێکەوە لە چ کاتێکدا تیرۆر کراونەوە، پێی دوایین زانیاری ئەوانەی کە تیرۆریان کردووە چەند کەس بوون؟ بەناوی خی گەورە میهرەبان، خی گەورە سەبوری هەموو لایەکمان بدا و مامۆستا وشیاریش بە فردەوسی عەلا شاد بکە و ئەو پلە شەهادەتی کە دوعای بۆ یەکرد لەسەر مینبەر ئینشاءڵڵا خی گەورە پێی بەخشیەوە و سەبوری کەس و کاری بدا. ڕووداوەکە دوێنە شەو لە سەعات 11 شەو بوو. مامۆستا وشیار لە ماڵەوە بوداوی بەرنامەیەکی بوو لە سپێدە و ماوەیەک تاخیر بوو چوو بۆ ماڵەوە. دیار بوو کە لە دەرگیاندا بوو خێزانی بەڕێزی دەرگەی کردبووە و یەک نەفەر لە دەرگەی داوە کە کاتێک دەرگەی کردوتە مامۆستا وشیار هەر لەوێ لە بەردەم دەرگا سێ فیشەگی تەقاندووە، لەو سیانە دوو فیشەگی بەرکەوتوێکیان بەرسەرێکیشان لای دڵی و لە پشتێوە دەرچووە هەر لە بەردەم دەرگاکە بەپێی ئەو کامیرانەی کە تەسویر کراون بەداخەوە کامیرەیەکی بەردەم ماڵی خۆی ئیشی نەکردووە بە تەواوەتی تەسویر بکرێ حەسەب ئەوەی کە گوێمان لە ئاسایش و ئەو راپۆرتانی کە تام لە حەزەیە هەیە کە ئەوە دوایی لەوانی راپۆرتی زیاتر بدرێ. ئەو کەسە هەندێک کەڵێن دەموچاوی پێچراوە و مەلامەحی دیار نییە، بەڵام مژدەیەکی خۆشتر هەیە سەرەداوێکی ترە کە هەندێک ئەڵێن ناسراوەتەوە یا ئەناسرێ، بەڵام ئەوە ئیشی ئاسایشە با ئێمە نەچینە ناوی. بەڵام بەرحاڵ ئەوەی کە مشکلە هەیە ماڵی مامۆستا وشیار لە شوێنێکە یعنی لەگەڵ مزگەوتەکەیە طبیعەتی ئەو شوێنە وایە جیرانیان نییە، یعنی ماڵیان لە دەوروبەر نییە، دەوروبەریان چۆڵە و جادەیەکی ڕئیسی تایە. ئەو کەسەی کە وای کردووە فرسەتێکی باشی وەرگرتووە لە پشتی ماڵێنەوە هاتووە و لەوێ تاریکە 12 شەو کەسیش لە دەر نەبووە، هەتا خەڵک فریاکەوتووە ئەو بە ئیستراحەت بووی دەرچووە و نەگیراوە. بەڕاستی ئەمە سەرەتای ینی ئەوەی کە ئەوترێ ئەم بەم شێوازە بووە. ئێسش چاوەڕی ئیجراعاتی ئەمنین ئاسایشی مەلەفەکان لە بینی مکافحە و ئاسایش بوو، دراوتە دەستی ئاسایشی ئەو منتەقەی بەرپرسیاری یەکەمە کە ئەو مەلەفە بە تەواوەتی بۆ دادوچوونی بۆ بکە و ئەو کاتە ئاسایشی هەولێر بەگشتی ئەو جا ئاسایشی گشتی. بەڵێ بەپێی زانیارەکەنەوەی کە لە هێز ئەمریکانەوە تاکو ێستا بەرزێەوە گەشتووە تەنها یەک کەس بوو یاخود گروپێکی ڕێکخراو بووەوانەی کە مامۆسایان تیرۆر کردووە. یەک دوو ڕیوایەت هەیە حەسەبی ئەوەی کە ئەوترێ خەڵکی منتەقەکە ئەڵێن سیارە بۆ سیارەکە ڕۆیشتۆ بە سەریعی وەکو خەڵکی منتەقە، بەڵام بەپێی کامیرەکە تا ئێستاکە یەک نەفەر دیارە. ئەوش ینی وەک بڵێم گومانە لە حاڵەتەکە چاوەڕێی نەتیجەکەی ئینشاءڵڵا. بەڵ ئەی کە حاجی سەبارەت بە جۆری ئەو چەکەی کە بەکاری هاتووە بۆ تیرۆرکردنی مامۆسای سەرداوێک دەستکەوتووە بە جۆری ئەو چەکەی کە بەکار هاتووە؟ چەکەکە بەڵێ کاک حەکیم چەکەکە دەمانچە بووە چونکە قەوانەکان کەوتون سێ قەوان کەوتووە، قەوانی فیشەگێکیان بەری نەکەوتووە بەر دیوار کەوتووە، دوو فیشێکیان بەر سەری کەوتووە، فیشەگێکیان بەر لای دڵی کەوتووە و لە پشتەوە دەرچووە. ئەی بەپێ ئەو ئیجراعاتی یەکەمە ئەوە دیارە دەمانچەیە. بەڵێ زۆر باشە. ئێستا خەڵک حاج زۆر دەبێت سەبارەت بە شەیدکردن و تیرۆرکردنی مامۆستا، ینی هۆکارەکەی چییە؟ بۆچی مامۆستا لەم کاتەدا دەکرێتە ئامانج؟ هۆکارەکەی چی؟ هۆکاری بە ئامانجگرتنی دکتۆر وشیار وەکو زانایەکی ئاینی. من لە شوێنتر باسم کرێژ لە خزمەتانە عەرزێکەم. دکتۆر وشیار تەمسیری دکتۆر وشیار ناکە، ئەگەر تەنها وشیار وایە و دکتۆرێک وایە و لە ماڵی خۆی وایە کەس نایەکوش، بەس دکتۆر وشیار لەبەرەوەی هەڵگری فکری میانڕەوی و هەڵگری پەیامێکی ئەم ئیسلامە ڕاست و سەحیحەیە و بۆ ڕەحمەتە بۆ ئەم خەڵکە و دژی توندڕەوی و توند ئاژۆییە و دژی گەندەڵی و دەستپیسی و ناعەدالەتیە. لە خوتبە و وتارەکانیە تەرکیزی ئەکردە سەر ئەم دوو بابەتە کە گەنجانمان نەچنە دەرەوە بۆ دووشت. یەکەم وڵات بەجێ نێڵن و نیشتیمان پەروەری خۆیان لەبیر نەچێ، دووەم تەحملی ئەم حاڵەتە بکەن. ڕاستە حکومڕانێکی ناعادل و گەندەڵ هەیە و دز و جەردەیەک و مافیایەک هەیە، بەڵام لەگەڵ ئەوەیە گەنجانی هانەدا کە نەچن بۆ هەندەران. بەشی دووەمی لە وتارەکانی لەم فترێ هەموو مامۆستایانیش کە تەرکیزیان کەسەرەوە مەسەلەی ئەوە بوو کە گەنجان نەکەونە داوی توندڕەوێەوە بۆ ئەوەی لەلایەن خەڵکی ترەوە ئەم حاڵەتە نەخۆزرێتەوە. مامۆستا وشیار ئەگەر لەبەر هیچ شتێک تیرۆر نەکرابێ لەبەرەوە تیرۆر کراوە کە
کەسێکە خەڵکی ئیرشاد کردو بۆ ڕێی ڕاست بۆ حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئیلتیزامکردن بە عیبادەتی خواوە ئەنا هیچ جەریمەیەکمان لێ نەبینیەوە نە کەسێک شکاتی لێکو نە کەسێک لێ عاجز بووە یعنی هیچ شتێک لەم بابەتانە نەبووە بەڵام پێش وەخت یعنی لەواچی هەفتەیەک بەر لە ئێستا بە شایەدی خۆی انشاءالله خوای گەورە پلەی بەهەشت تێداتێ ئێمە وەکو خۆمان یعنی ئەوەی کە خوێندنەوەمان بۆ وەزعەکەیە وەزعێکی مشەحەن هەیە یعنی شەڕی مەذهبی لەم وڵاتە دروست بووە شەڕی ڕەوی لەگەڵ داعش و ئەفکاری داعشایە ئێستا کە خەڵکێکی مولحید وا بە ئاشکرا دژایەتی ئەم دیناکە یعنی ئێمە زۆرجار فکری بۆمان ئەوترێ کە تیرۆر کە ئەنەما خەڵکێکە تەنها توندڕەویە لە ئیسلامەتیە بەڵام خەڵکێکی مولحیدی توندڕەویش دروست بووە ئەلمانیکی توندڕەویش لە کوردستانە دروست بووە مەذهبیەکی توندڕە دروست بووە کە خوێنی ئێمە حەڵال کردو وەکو سوننە لەبەرەوە ئەمانە احتیمالاتی و احتیمالاتی تریش یعنی ئێمە لە ناو دەسەڵاتێکە ئەژین دنیایە کەیس وەکو سۆران مامەحەمە وەکو کاوەگەرمیانی ئەمان هەمووی تیرۆر کوران و کەس خۆی نەکرد بە ساحێبی و یەک دەستگا ئەمنیش نەتیجەی سەرداوەکانی نەدا بە کەس و کاریان بۆی بەڕاستی مەترسی ئەومان هەیە یعنی تا ئەم لەحزەیە هەتاکو ئاسایش و پۆلیس بە تەواوەتی راپۆرتی خۆیان بۆ خەڵکی کوردستان ئیعلان نەکەن و بەیان نەکەن بۆ یەکگرت و بۆ بنە ماڵەوە بۆ هەموو لایەنە سیاسەکانی تریش کە ئەسلی مەسەلەکە چۆن بووەوە ئەو کەسەی کە تاوانبارە یان ئەوەی کە لە پشتێوێتی تاوانبارەکان یعنی بە ئاشکرای بکەن ئێمە تام لەحزەیە تەمین نین و بەڕاستی زۆر گەشببین نین بە نەتیجەی ئیجراعاتەکە بەڵام ئەوەی کە ئەوترێ ئەوە تا لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە و لەلایەن هەموو حیزبەکانەوە ئیدانی وەزعەکە کراوە بۆیە ئومێدێکمان هەیە کە نەتیجەکە بەلا ڕێدا نەبردرێ و نەتیجەیەکی باش بدرێ بەو خەڵکە بەڵام یەک ملاحەزەیەک هەیە کە ئێمە بەڕاستی وەکو گلەیی کردمان هەفتەیەک بەر لە ئێستا عەفو کاک حەکیم بەسەواڵێم هەفتەیەک بەر لە ئێستا ئاسایشی منتەقەی هەولێر ئەو منتەقەی کە مامەسا بشیاری لە شەهید بوو بانگیان کردبوو یەکەم جار دوای ئەوە بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە بانگیان کردبوو توانەگەرنەی ئەدەینە بەشی دژە تیرۆر کە بانگیان کردبوو وتویان ئافرەتێک دێتە مزگەوتی تۆ منەقەبەیە ینی نیقابەوە داعشە ئێوتیبی داعشە وەرن بیگرن خۆ من خۆ ناچمە ناو ئافرەت من خوتبەمەیە لە ناو پیاوان و جبەت جمعانان خوتبەمەیە ئافرەت بۆ خۆی لە قاعی خۆی دانشە من توزانم چییە بەرحاڵ ئەمە بۆ خۆی خوێندنەوەی لێ ئەکرێ ینی بۆچی هەفتەیەک دوای بانکردنی مامۆستا وشیار لە دای دەستگای ئاسایشەوە لە دوای هەفتەیەک لەمە تیرۆر دەکرێ ئایا خەڵکێک زانیوێتی مامۆستا وشیار بانک کراوە ئەمەی قۆستۆتەوە بۆەوەی ئاسایش و دەستگا ئەمنیەکان بکەونە ژێر پرسیارەوە ئایا خەڵکێکی توندڕە و بەتەمایە وەزعی هەرێمی کوردستان تێکدا لە ڕووی ئەمنیەوە ئایا دەوڵەتێکی ئیقلیمی ئەیەوێ وەزعی ئەمنی کوردستان تێکدا ئەمانە هەمی پرسیارن تا ئێستاکە هەتاکو نەتیجەکە جۆمان لێ نەبێ ناتوانین بە ئەسەحی قسەکان بکەین بەڵێ زۆر باشەوەی کە بەرز وتت ینی هەفتەیەک لەمەوبەر ئاسایش ینی لێپرسینەوەیان لەگەڵ مامۆستا دکتۆر وشیار کردووە بەڵێ هەفتەیەک لەوە پێش سێشەمەی ڕابردوو بوو کە تەلەفۆنیان بۆ کردبوو یەکەم جار وتوبی وەرن ئەگەر ئیشێکتانی خۆم بە تەلەفۆن چۆنە بێ بێم زەمەک داوەتێکی ینی داواکاریی ڕسمی نەبێ نایەم دوای ئەوەی کە وتوبیان ئەو کاتێ بۆکو ئەنجومەنی ئاسایش ئاگاداریان کردبووە ئەو جا کە ڕۆیشتە بوو لەوێ بەڕاستی لێشیان تووڕە بوو کە وتوبی ئێوە تۆمەت بۆ خەڵکە لەبەستن ینی کە ئەنەما من داعشێکم هێناوەتە مزگەوت من چیشم بەسەرەوەیە ئەم ئێستا کوردستان و هەولێر پڕی عەرەبە عەرەبی منەقەبشی زۆر تەیە کاکە هەر لە گەڕێکی ئێمە لەواتێ گەڕێکێکە عەرەبی لێ و نیقابشی تایە ئافرەتی عەرەبە دێ بۆ خوتبە تۆ ئەڵی داعشە بۆچی بانگ منەکەی ئەستان کە ئیشی منەوە ئەو ئیشی تۆی ئاسایشی شکت لێیە کە داعشە بانگی بکە ئەمە قەزدم لە ڕووی ئەوەی کە ئەمن و ئاسایشی منتەقا کە گەڕێکی مامۆستا وشیارە شەهید مامۆستا وشیار ئەوان یعنی بانگیان کردو ئەمیشیان لەگەڵ قسەیان لەگەڵ کردووە هەفتەیەک بەر لە ئێستاکە ئیتر ئەمە بۆ خۆی وتمان ئەکەوێتە ژێر ئەم پرسیارە حتە بۆچی دوای ئەمە ئایا بۆ گوتم خەڵکێکی ئەم حاڵەتە ئیستیغلال کردووە یان ئیستیغلالێکە ئەوە ئەبێ بەڕاستی دەستگای ئاسایش جواب داتەوە کاک حاجی بەرزت باست لەوە کرد کە گەشتبین نین لە دۆسەی شەهیدکردنی دکتۆر هۆشیار ینی ئەو کاری گەشتبینێکە ئەو گەشتبین کە بەڕێز گەشتبینی ئەو کارەکەی چییە ینی کە گەشتبینی کەم دۆسیە یەکلا بکرێتەوە وەڵی هۆکارەکەی وازەحە هۆکارەکەی ئەوەیە دنیای مەلەفاتی لەم کوردستانە بەلاڕێدا ڕۆیشتووە ئەوە سۆرانی مامەحەمەیە ئەوە کاک زەردەشتی ڕەحمەتیە ئەوە شەهید کاوە گەرمیانیە ئەم کوڕە فەقیرانە هەمویان چونکە کەسوکاریان فەقیر و فوقەڕا بوو حتا ئەم مەلەفەی کە لە دەستگای کۆمەڵیش کە ئەو کاک قاسم شەهید قاسم کە برادر و ڕەفیقی خۆم بوو بەڕاستی ئێستش کەس نەیزانێ مەلەفە چی لێ هاتوو
يعني ئەم کەیس بەلا ڕێبردنە ئێمە لەوە ئەترسێ من ئەڵێن لەوانەیە شتێک کەسەکە بگیرێ بەڵام دوای بەم حاڵتە بێنێتەوە بەس بەڕاستی یعنی ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو یەکگرتو بڕیارمان داوە بە هیچ شێوەیەک مساومە لەسەر خوێنی شەهید دکتۆر وشیار نەکرێ بۆ لەبەرەوەی تەنها تەمسیلی یەک عایلە و یەک بنەماڵە و یەک حیزبش ناکات تەمسیلی میحراب و مینبەری مزگەوتەکە شەهیدکردنی مامۆستا دکتۆر وشیار شەهیدکردنی قورئانە میحرابە مزگەوتە دژایەتی دینە دژایەتی ئەخلاق و قیەمە و دژایەتی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتەیە بەڕاستی یعنی ناکرێ یعنی ئەبێ هەموو ڕێکخراوەکان هەرچی ڕێکخراوی مەدەنی هەرچی ئەحزابێت چۆن هەمووی بەیاننامەیان دەرکردووە لە کاک مەسعودەوە بەیاننامەی دەرکرد ڕێی خۆی دەربڕیوە هەتاکو ڕێکخراوێکی کە هەر کەسێک کە لە ماڵەوە دڵتەنگ بۆ خەڵک فریمسکی بۆ ڕێشتووە ئەم قەزەیە نابێ بەڕاستی بە ئاسانی تێپەڕێ و ئەم قەزەیە نابێ وسکیتی لێ بکرێ و ئێمە بەش بە حاڵی خۆمان بێدەنگ نابین هەتاکو ئەگەینە نەتیجەیەک بەڵام بۆچی وتم ڕەشبینم لەبەرەوەی ئەو کەیسانی ترمان بینیوە کەیسەکان یەکلا نەبوونەتەوە و سەرداوەکان نەدراوە بە خەڵکێک کە ئەم قەزیانەی کە وەکو کاوە گەرمیانی و ئەو شەهیدانەی تر قەزیەکان مەلەفەکان داخراوە و نەتیجەکەشی دیار نییە بەڵام یعنی وا پشت بەخوای گەورە شەهید دکتۆر وشیار ئەمە ئەو مەلەفانی کە پێشتر داخرا ئەبێتە سەرەتایەک بۆ ئەوەی ئیتر کەسی تر تیرۆر نەکرێ بەدەستی ڕەش لەلایەن زۆر باشە بەرز هەم ئەندامی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستانیشی بەرز وەکو یەکگرتو ینی لە خوێنی دکتۆر وشیار خۆش نابن ینی بەنیازن چی بکەن هیچ سکاڵەتان تۆمار کردووە یاخود هەوڵەکانی داهاتوویە وەکو حزب چی دەبێت بۆی ئەم کەیسە کە بەرز وتت تا ڕادەیەک ڕەشبینی ئەم کەیسە یەکلا بکرێتەوە تاوانبارانی بە سزا بگەێنرێن وەکو یەکگرت و جارێ سبەینە بنەماڵی خۆیان کە سوکاری خۆیان شکات ئەکەن و شکاتێکە نووسن دوای ئەوە محامی شەگرن بە دوای قەزێکەیە ئەڕۆن ئەو کەیسە هەروە بە ئاسانی مەلەفە هەروە بە ئاسانی داناخرێ و ئێمەش وەکو یەکگرت و لەڕێ ئەو کەناڵە شەرعیانەوە کە هەیە ئیجراعەتی خۆمانەکەین و ئەگەر بێت و بزانین ئەو مەلەفە بەلایە کاڕوە هەرچی منەزەمات و هەرچی ڕێکخرا و هەرچی قونسولیە لەم وڵاتە هەیە و ئەو کاتە هەرچی وەسائیلی سەر جادە هەیە مامۆستایانی مینبەرەکان هەیە خۆپیشاندان هەیە مەواقفی سیاسیمان هەیە ئەمانە هەمووی ئیجراعاتن چونکە بەڕاستی خوای گەورە خۆی لە حەدیثێکە لە حەدیثی قودسیە فەرمێ ئەگەر یەک نەفەر بکوژرێ ئەو دنیای بڕ و خێری بە نەزەری من ئاسانترە لەوەی کە نەفرێک بکوژرێ ئیمامی عومەر ئەفەرمێ ئەگەر خەڵکی یەمەن لە کوشتنی کەسێکە هەمووی بەشدار بن هەمووی کوشن یعنی هەمووی بە ئینتقامی لێ بکرێتەوە لەبەر کوشتنی یەک کەس بۆیە ئێمەش بەڕاستی ئەگەر ئێمە هیچمان لە دکتۆر شەهید دکتۆری شەهید ئەوە نین یعنی دکتۆر وشیار زیاتر نین بۆیە ئێمە هەمومان ئەو مەشروعەمان مەشروعی ئیسلاحی مەشروعی میانڕەوی مەشروعی عەدالەت و نێشتنی گەندەڵی و بەگژەوە چوونی توندڕەوی ئەمانە ئاسانین بۆیە بەڕاستی زەریبەی وا ئەدەین و کەسی وا گەورەش ئەبێ لە پێناوی ئەم ڕێگەیە خوێن بڕێژێ بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە هەڵوێستی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایە پێشتر وەکو بەڕێستان ئاگادارن کۆمەڵێک پێشلکاری بەرامبەر مامۆستایانی ئاینی لە شاری هەولێر کراوە تا چەندێک بێدەنگ بوون لەوانەی پێشوو مەسەنە تیرۆرکردن و شەهیدکردنی دکتۆر وشیاری لێ دەکەوێتەوە هەز ناکەی کە زنجیرەیەک تاوان لە ڕابردوو ئەمە درێژکراوەی ئەو تاوانەیە کە دژی مامۆستایانی ئاینی لە هەولێر بەڕێوەدەچێت خۆی توانی بڵێ ئەو حاڵەتانی کە ئەو ئیجراعاتانە نەکرا بەرامبەر ئەو کەسانەی دەستدرێژیان کردە سەر مامۆستایانی ئاینی وەکو ڕیشسووتاندن تەقە لە ناوماڵی ماڵ مامۆستایان و دوورخستنەوەی مامۆستایان و لەناو خوتبە خەڵک بین مامۆستا بینیتە خوارەوە بە چەقۆ دەمانچە دەربکەی بیکە بارە ئەم کەسانی کە ئەمەیان کرد یعنی دەستگا ئەمنەکان هیچ ئیجراعاتیان بەرامبەرمان نەکرد یعنی کە ئەنەما دەستکراوەیەک هەیە بۆی مامۆستایانی ئاینی ئەزیەت بدرێ کە ئەمە بۆ خۆی خەڵکێک وەکو ئەوەی کە ئەمڕۆ مامۆستا وشیاری شەهید کردووە ئەم دەستکراوە بێ کاو ئەبینەیە هیچ ئیجراءێک نەکراوە بەرامبەر ئەو مامۆستا ئاینیانەی کە دەستدرێژیان کراوەتە سەر و عەزیەت دراون و ڕیشیان سوێنراوە و جوێن و ئیهانیان پێدراوە کە مامۆستا تەمسیلی پێغەمبەرەکە و میراتی پێغەمبەری خوا میراتگەری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم میحرە یعنی تۆ ئیجرا نەکەی بەرامبەر ئەوان لە ناو دائیرەی خۆیە کە ئەوە دائیرەیە مدیری دائیرەی مزگەوتە بێ لە ناو وەزیفەی خۆیە دەستدرێژی و تەعەدا بکات و کەسێک ئیجرا نەکا بەرامبەریان ئەمەش وای لێکە ئەو کەسانی کە
ڕق و چینە لە دڵیانە ئەو کەسانی کە یانەوەی ئەمن و ئاسایشی وڵاتە تێکچێ ئیتر ئەو کەسانە شخصە حیزبە دەوڵەتە ئەوە من نازانم ئەوە ڕێکخراوە داعشیەکانە کێ لە وڵاتە ئەوە دوایی ئەکرێ ئەگەر ئەمانە واکە دەستکراوە بن بۆ ئەوەی ئاوها بەرامبەر مامۆستایانی ئاینی بگاتە حەدی ئەوەی تیرۆریش بکرێت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە لێکۆڵن لە ڕووداوەکە ئەرکی مەسەلەن دەستگامنیەکان چییە و ئەرکی مەسەلەن کە پارتی ئێستا باڵادەستە لە هەولێر ئەرکی وەکو حەزب چیە لەم دۆسیەدا؟ ئەوەی کە من ئاگام لێبێ لەلایەن مەکتەبی سیاسی پارتیەوە و لەلایەن شخصی کاک مەسعودەوە و لەلایەن حکوومەتیشەوە و لەلایەن وەزیرەکانیشەوە زۆر تاکیدیان لەگەڵ برادرانی ئاسایش و پۆلیس و ئەوانە کردووە کە ئەو مەلەفە بە زووترین کات خەمی لێ بخورێ. بەڵام تا ئەم ساتە وەختەی کە من و جەناب بدووا لەگە بینەرانین هیچ سەرداوێکی بەڕەسمی یا زۆر 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 دڵخۆشکرد نییە بەو معنایە دیارە چاوەڕێی ئیجراعاتی ترن. ئیجراعاتەکەش لەواتی ئەم یەک دوو ڕۆژە ئەگەر ببێ باشە ئەگەر نەبێ ئەو کاتە ئێمە بەڕاستی ئەو معقول نییە یعنی لە کاتێکا تۆ کامیرەکانت لە بەردەستە بەس ئەوەی کە ئێمە ئاگامان لێیە کامیرە و میمۆری ئەو گەڕەکەی کە کامیریان هەیە ئەو ماڵانە هەمویان بردووە و وا لە بەردەستی ئاسایشە بەس ئێمە باشە ئێستاکە هیچ قەرارێک نەدەین چونکە ئێمە ممەسیلی دەستگای ئەمن و ئاسایش نین ئەوان ئینشاءالله بتوانن ئەو سیقە و متمانەی خۆیان بگەڕێنەوە بۆ خەڵکی بەم خوێنە گەشەی مامۆستا شەید. بەڵێ زۆر باشەکە حاجی ئێستا خەڵک مەسەلەن قەیرانی دارایی هەیە قەیرانی سیاسی هەیە ئەگەر تاوانبارانی شەیدکردنی دکتۆر وشار نەدۆزرێتەوە دۆخی ئەمنی کوردستان چی بەسەدەوەی کەماوە ئێستا دۆخە ئەمنیەکەیە یعنی ئەگەر تاوانبارانی سزانە درێن ڕێگە خۆشکرد دەبێت بۆ تاوانی ئەنجامدانی تاوانی تر؟ والله ئیتر خۆ ئەگەر خەڵکێک لە گەڕک و لە شار و شارۆچکەکان ئەوەی هەیە مامۆستایی ئاینیە بتوانێت قسە بکات لەسەر مینبەرەکان یعنی خوا نەخواستە ترسی ئەوەمە هەیە من لە ناخی خۆمە ئەمە ئەگەر بۆ ئەوە بێ ئەو دەنگە ناڕەزاییانە ئەو دەنگە زوڵاڵانە ئەو دەنگانەی کە تعبیر لە برسێتی و معانات و دەرد و مەینەتی ئەم خەڵکە داما و برسیە ئەکا ئەو دەنگەش کبکەن و نەیهێڵن بە تیرۆرکردنی مامۆستای ئاینی ئەمە مصیبەتێکی گەورە چاوەڕانیان کوردستاناکە ئەمە وای لێدێ ئەو دەسەڵاتدارانی کە ئەم کوردستانە بن بەڕێوە لەوە ناچێ ئیتر دەنگی ئازاد ڕۆژنامەنووسی ئازاد مینبەری ئازاد کەناڵی ڕاگەیاندنی ئازاد ئەمەش ئەوەی کە هەیە ئەمیش نەمێنێ ئەمە زۆر خراپە ئەمە سەرەتایەکە بۆ ئەوەی ئەم کوردستانە خەڵکی کوردستان مەئیوستر بێ ئێمە ئەوەی کە شانازی پێوە ئەەکەین ئێستاکات لە ناو خەریمی کوردستان لە چاو شارەکانی ترەوە یعنی کوردستان زۆر ئارامە ئەوجا با ئەوەندەش بە شانوباڵی هەڵ نەدەین ئەوە فەرمو نەجەف و کەربەلا بە ملیۆنی خەڵک لەم ئێران و لەم عێراق ڕووی تێەکە بۆ لای ئیمامی حوسێنە چەند وازان لەوێ کلیلی بەهشتی لێیە ئەو ئیجراعاتی ئەمنی ئەوان نایکەن ئەی خۆ ئەوانش ئەمنی یەکەن کاکەگیان تۆ لە وڵاتێکین ئەم دام و دەستگایە بودجەیەکی زەبەلاحی ئەم کوردستانە بۆ دەستگای ئەمن و ئاسایشە چێ توخواوەرە نەتوانێت مەلەفێکی وا یەکلا کاتەوە نەتوانێت نەزانێ بڵێ کاوەگەریمانی کێ شەیدی کردووە زەردەست عوشمان کێ شەیدی کرد ئەمە بەڕاستی بۆ خۆی جێی پرسیارە دەستگایەکی ئەمنی ینی ئەمە زۆر خەتەرە تۆ مەسائلی ئەمنی تێکڵاوی مەسائلی سیاسیکەی ئەلێرەوە ماڵوێرانێکە دروست بەڵێ ئینشاءڵڵا نایاری بگاتەوە. بەڵێ دوا پرسیارمان کاک حاجی بۆ بەڕێستان سەبارەت بەوەی ئەم تیرۆرکردنی دکتۆر و شەیدکردنی دکتۆر بە بڕای بەرەدەستێک کام تیرۆرە تیرۆری فکرە تیرۆری سیاسیە تیرۆری دەوڵەتە و پاشانش بۆ ترساندنی مامۆستایانی ئاینی ترەکە وەکو دکتۆر لە خەمی گشتیدا بن زۆر بە کورتی بێ سواس دەکەم. لەوەی ئەخیتەوە دەست پێکەم بە بێگومانم ینی ئەوە بۆ کبکردن و ترساندن و هەڵوێست وەرنەگرتنی مامۆستایانی ئاینە کە ئەنە مامۆستایانی ئاینی ئەمە نەتیجەکەیانە دوور خرانەوە لە وتار لادران تعدایان لێکرا ئەمەش نەتیجەکەیەتی بەڵام مامۆستایانی ئاینی کوردستان شۆڕشەکانی کوردستانەوەی مامۆستای ئاینی کردوێتی ڕاگرتن و بڵانس ڕاگرتنی ئەخلاقی ئەو میلەتە مامۆستای ئاینی ڕایگردوێتی مامۆستای ئاینی لە خزمەتی خەڵکی کوردستانە لە بانگدانی گوێی مناڵەوە هەتاک و تەڵقینکردنی بۆیە مامۆستای ئاینی هەوێنی ڕاگرتنی کۆمەڵایەتی و ژیانی پێکەوە ژیانی ئەم کوردستانەیە مامۆستای ئاینی زۆر لەوە گەورەترن بە تیرۆرکردن و شەیدکردنی مامۆستا وشیار سارد بنەوە لە وتار من بەش بە حاڵی خۆوەک و بانخوازێک گەرمتر ئەبن مامۆستایانی ئاینیش گەرمتر ئەبن ئەم شتانە لە وتنی حەق و لە وتنی ڕاستیەکان و بەگژەوەچوونی گەندەڵکاران و فکری توندڕەوی ساردمان ناکاتەوە ئەمە جەنابەت ئەو پرسیار کرد ئەچێتە قالبی تیرۆری فکریەوە تیرۆری ئاینیەوە ئەتوانی بڵێ خەڵکێکی ینی تعدا لە ئاینێکە کرێ
و حیزبیشەوە چونکە مامۆستا وشیار ئینتیمایەکی هەبوو لەگەڵ حیزبێکی ئیسلامی گەورەی کوردستانەیە یعنی ئەمە بۆ خۆی ترساندنی خەڵکێکە بۆ ئەوەی کاری خۆی نەکا لەم کوردستانە بەڵام من وا تەسەوڕەکەم ئەو خەونانە ئەچێتە ناو زبڵدانی مێژوو. بەڵێ کاک حاجی کاروان ئەندامی پەرلەمانی کوردستان ئەندامی سەرکردایەتی یەکگروپی ئیسلامی کوردستان زۆر سپاسی بەڕێستانێکی کە لە بەشی یەکەم لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێک لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە سەرەمانتەوە قسە دەکەین دەگەڕێینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر عەبدوڵڵا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەڵوێستی فەرمەیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دەربارەی شەهیدکردن و تیرۆرکردنی دکتۆر وشیار چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ڕخساندنی ئەم دەرفەتە. بە حقیقەت ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بە توندی ئیدانەی ئەو کارە ترسنۆکە و شەرمەزاریە ئەکەین کە بەداخەوە دوێنێ شەو لەلایەن چەند کەسێکی نەناسراوەوە مامۆستا وشیار بە گولە شەهید کرا کە گەیشتە کاروانی زیندووی مامۆستایانی ئاینی کە درێژە پێدەری ڕێبازی ئەوان بوو. بەداخەوە ئەو کردارە وای لێکردی هەمومانی هەژاند. ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بە توندی ئیدانەی ئەم کارە ئەکەین و هەر کەس و هەر لایەن و هەر کەسایەتیەک لە پشت ئەم کارە قێزەوە نەبی ڕیسوا و شەرمەزاری ئەەکەین. داوا لە دەستگا پەیوەنددارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دەستگا ئەمنیەکانی شاری هەولێرەکەین کەوە کاری ورد و جددی بکەن بۆ دۆزینەوەی تاوانباران بۆ ئەوەی ئەو تاوانبارانە بە سزای عادیلانی خۆیان بگەن چونکە ناکرێت کەسایەتیەکی ئاینی یان هەر کەسێک لە بە تایبەتی کەسێکی ئاینی بێ لە شاری هەولێر لەژێر ئەو ئەمن و ئاسایشی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوها بەو شێوە دڕوندانەیە تیرۆر بکرێت و شەهید بکرێ و دەستگا ئەمنیەکان ئاشکرای نەکەن چونکە ئێمە دڵنیاین دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان زۆر چاوکراونە و چاوکراوتریش ئەبێن بۆ ئەوەی ئەو کردارانە بە ئاسانی و بە بێدەنجی تێپەڕ نەچێت. چونکە مامۆستا وشیار یەکێک بوو لە کەسایەتیە دیارەکانی شاری هەولێر لەلایەکی تریش کەسێک بوو کە ڕۆری زۆر کاریگەری هەبوو لە بڵاوکردنەوەی بیری میانڕەوی لە بڵاوکردنەوەی وەسەتیەت و ئەتیدال لە هەستی نیشتیمان پەروەری بەرزکردنەوەی ورەی برا پێشمەرگەکانمان چونکە ئێمە بەڕاستی ئیستیغرا بکەین جێگای سەرسوڕمانەکەەوە کەسێکی وەکو مامۆستا وشیار بەو شێوەیە مستەهدەف ئەبێت. مامۆستا وشیار ڕۆلێکی زۆر کارای هەبوو لە وشارکردنەوەی گەنجان لە دوورکەوتنەوە لە بیری تونڕەوی بۆیە
ئێمە وێڕە ئیدانەکردن تأکیدی شەکەینەوە لە هەوڵی بەردەوامیشدا ئەبین لەگەڵ دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بکەران و ئەنجامدەرانی ئەم کردارە ئاشکرا بکرێن کە سەر بە هەر جیهەت و هەر لایەنێک و هەر کەسێکیان لە پاش بێت ئەم کەسە حیزب بێ ویا کەسایەتی بێ ویا دەوڵەتێک لە دەوڵەتەکان بێت ئێمە بەڕاستی مای ئەوە نییەکەوە خۆمان لە بەرامبەر ئەم کردارە بێدەنگ بکەین. زۆر باشە کاوی تۆر بەڕێز باز لەوەکەوە لە هەوڵدا دەبنێنی هەوڵەکانی داهاتوو وێسە یەکەم هەوڵتان دەرکردنی بەیاننامەیە ئێوەش وەکو یەکێتی زانایان ئسکاڵا تۆمار دەکەن گردبوونەوە ئەنجامیان خۆپشاندنەکەیت هەوڵێکی ئاواتان بەنیازن لە داهاتوو بیکەن؟ طبعا ئێمە ئیمڕۆ وێڕای بەشداریکردنمان لە مەراسیمی ناشتن و پرسەی مامۆستای خوا لێ خۆش بوو و هەروەها دەرکردنی بەیاننامە و قسەکردن لە بۆ دەستگایەکانی ڕاگەیاندن ئێمە دەرفەت ئەدەینە دەستگا ئەمنیەکان و قسەشمان ڕاستەوخۆ لەگەڵ بەرپرسانی دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کردووە چێ دەستگایەکانی ئاسایش دەستگایەکانی پۆلیس تاکیدی ئەوەشمان لێ کردوەوە کەوا پەلە بکەن لە لێکۆڵینەوە و ئاشکراکردنی ئەو ئەنجامدەرانی ئەم کردارە بۆیە پێویستە کاتیان پێ بدەین ئەگەر بێت و لە داهاتوو هیچ شتێکمان لە بڕۆن نەبووە ئەو کات بە مشاوەڕەکردن لەگەڵ مامۆستایانی ئاینی هەڵوێستتر وە دیارەخین. یعنی ئێوەکو یەکێتی زانایە چەند کات بە لایەنە پەیوەنددارەکان دەدەن بۆ ئاشکراکردنی ئەم دۆسیە؟ ناکرێ ئێمە کاتێک دەستنیشان بکەین بەڵام خۆی کاتەکان بە معلومی دیارە مەسەلەن ئێستا زووە هەمووی 24 ساعت بەسەر حادسەکەی ڕەت نەبووە ئێمە ئەو زانیارانی کە هەمانە هەتا لە دەستگا باڵایەکان بە تایبەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەوانیش تاکیدێکی زۆر گەورەیان لە دەستگا ئەمنیەکان کردیتەوە بۆیە ئێمە پێویستە پەلە نەکەین هەم لە تۆمەتبارکردنی هەر کەس و لایەنێک هەم لە هەنگاوی تر دەرفەتی تەواو بدەین دەستگا ئەمنیەکان دەستگا ئەمنیەکانیش بە پێی زانیارەکانی ئێمە هەنگاوی زۆر باشیان هاوێشتووە لە لێکۆڵینەوەی بەردەوامدان بۆ ئەوەی کەوا ئەنجامدەرانی ئەم تاوانە ئاشکرا بکرێن. بەڵێ بەڕێستان وتت پەیوەندتان بە دەستگا ئەمنیەکان وەکردووە ینی وەڵامی دەستگا ئەمنیەکان ئێوە چ داواکاریێکتان نەبوو وەکو یەکێتی زانایان لە دەستگا ئەمنیەکان ینی وەڵامی ئەوان چی بوو بۆ داواکاریەکانیەوە؟ بڵێ بە تاکید هەر مامۆستایەکی ئاینی لە تووشی حاڵەتێکی لەم حاڵەتانە بێ ئەرچی ئێمەیە وەکو خراوێک کە پشتیوانە پژگیری لە مامۆستایانی ئاینیەکەین پەیوەندی بەلایەنە ئەمنیەکانەوە بکەین و پەیوەندیمان پێوە کردوونە و وەڵامەکەشیان زۆر ئیجابی بووە ئەوان لە ئێمە بەخەمتر بووینە و لێژنە و لێکۆڵینەوە و ئەدیلەی جینایی و ئەوانە هەمووی هاتووە سەرخەت و هەروە تاکید لەسەر کامیرەی دەوروبەری گەڕەکەکە و ماڵەکانیان کرایتەوە و هەروەها بە دوواداچوون کراوە هەم لە پەیوەندی تەلەفۆنی هەم لەو خەڵکانێکەوە لێی نێزیکن و لێی ئاگادارن بۆ ئەوەی دەستگا ئەمنیەکان بگەنە سەرەداوێک و حەت تەبیعەتی لێکۆڵینەوەش وایە ئەگەر بێت و سەرەداویشیان دەستکەوی بەڵام ناکرێت لە سەرەتا هەتا هەموو ئەدیلەکان تەواو نەبن ڕای بگەینن بۆیە پێمان وایە دەستگا ئەمنیەکان بەو پەرە دڵسۆزی و غەمخۆریەوە هەوڵ ئەدەنکەوە بکەران و ئەنجامدەرانی ئەم کارە ساتە ئاشکرا بکەن چونکە ئەوەی شانازیمان پێ ئەکرد لە هەرێمی کوردستان و ئێستا شانازی پێەکەین ئەو ئەمن و ئاسایشەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە و هەمومان لە مەسەلەی ئەمن و ئاسایش هاوکار بووینە هەموو تاکێکی کوردستان هاوکار بووە لە دابینکردنی ئەمن و ئاسایش بۆیە ئەو کەسانی کەەوە ئەو پیرانە دەرحەق بە مامۆستایەکی ئاینی ئەنجام بدەن هەدەفەکەی مامۆستای ئاینی نییە بە دەرەجەیەک بەڵکو هەدەفەی ئەو ئاسایشەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە چاوەڵ هاتنە بە ئەمن و ئارامەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەدەفەکە تێکدانی پێکەوە ژیانە هەدەفەکە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتیە هەدەفەکە ئەوەیەکەوە منبەر و میحراب و شوێنە ئاینیەکان بخەنە ژێر مەترسیەوە بۆیە ئێمە سوورین لەسەر ئاشکراکردنی ئەنجامدەرانی ئەم تاوان لەلایەکی تریش دەستگا ئەمنیەکان ئەوەی ئێمە هەستمان پێکرد بە تایبەتی ئیمڕۆ لەو پەڵی درسۆزی و خەمخۆری دابوون بۆ ئەوەی بە دوواداچوون بکەن و سەرداوەکانی ئەم ڕووداوە ئاشکرا بکەن. بەڵێ زۆر باشە کاک تۆر بەشێک لە خەڵک باز لەو دەکات کە تیرۆرکردنی دکتۆر پەیوەندی بەوەیە کە پێشتریش بێڕێزی بەرامبەر بە مامۆستایان کراوە لە شاری هەورێ بەڵام هەم لەلایەن وەزارەتی ئەوقافەوە هەم لایەن ئێوەش وەکو پێویست هەڵوێزنەوە بۆ نمونە تەقەکردن لە ماڵی مامۆستای ئاینی بووە دوورخستنەوەی مامۆستایانی ئاین لە وتاردان هەبووە ینی هەوڵی سووتاندنی ڕیشی مامۆستای ئاینیە بۆ بەس وەکو پێویست ئەنجامدەرانی ئەوانە ئیجرات نەکراون بۆیە تاوانی تریشی بە دووادادێت.
خۆی بە حقیقات هەر بێ ڕێزێک بەرامبەر هەر مامۆستایەکی ئاینی بکرێ ئێمە ئیدانەی ئەەکەین و ئێمە ناڕازی بین و ئێمە هەڵوێستی خۆمان بە دیارە خەین و لە هەموو ئەو شتانێک کە جەنابەت باس کرد ئێمە وەکو یەکێتی زانایان هەڵوێستی زۆر جددی و هەنگاوی زۆر عملیمان ناوە لە بەرامبەر ئەو جۆرە کێشانە بەڵام خۆی ئەبینی هەندێک کێشە هەیە دەکرێت بە تەفاهم چارەسەر بکرێ ئەگەر بێت و ئیزراعاتش نەکرێ لەوانەیە هەندێک لەو کێشانەی جەنابەت باسکردن ئیزراعات کرایە بەڵام مەرزنی ئیزراعاتەکان مەسەلەن هەمووی بە زەقا و زەقی و لە بەرچاوی خەڵک بن هەندێکیان لەوانەیە بە تەفاهم لەگەڵ خاوەن کێشەکانیان لەگەڵ ئەوانەی کێشیان لەگەڵا بووە چارەسەر کرابی چکە دۆسیەکان لە مەسەلەی دادگا و محکەمەیە هەمووی بە شێوەیەکی تەواو چوونە مەزرای خۆی و هەمووی بە شێوەیەکی تەواویش کۆتایی پێات بەڵام ئەم کارەساتە جیای لەگەر کارەساتەکانی دیکە ئەم کارەساتە مەسەلەن بوویتە هۆکارێک بوو ئەوەی خوێنی کەسێک بەناحەق بڕژێ ئەم کارەساتە بوویتە هۆکارێک بوو ئەوەی کەسێک کە دژی شەڕ بووە هەڵگیری پەیامی ئاشتی بووە بەرگری لە ئاشتی و ئاشتی خوازان کردووە ئیمڕۆ بەم شێوەیە غەدری لێ ئەکرێ بۆیە ناکرێ ئەم کەیسایان ئەم مەسەلەیە وەکو کەیسەکانی تر سیر بکرێ ڕاستە هەر بێ ڕێزیەک هەر بێ احترامێک بەرامبەر هەر مامۆستایەکی ئاینی بکرێ ئێمە و دەستگا ئەمنیەکان لێ بەرپرسیارین ئێمە و ڕێکخراوێک کە پشگیری و پشتیوانی لە مامۆستایانی ئاینی ئەەکەین دەستگا ئەمنیەکانیش وەکو ئەو دەستگانێکەوە ئەمنیەتی شار ئەپارێزن هەر خروقاتێکی ئەمنی لە شار ڕوو بدا دەستگا ئەمنیەکان لێ بەرپرسیان و پێویستە بە دوواداچوون و لێکۆڕینەوەی بەردەوامی لەسەر بکەن بۆ ئەوەی بگەن بە نەتیجەیەکی دیاریکراوە بەڵام ئەم کێشەیە شتێکە تەسیر لە ئاشتی کۆمەڵایەتی ئەکا شتێکە تەسیر لە گوتاری ئاینی مامۆستای ئاینی ئەکا شتێکە لە کۆمەلگای کوردەواری لە دێرین زمانەوە ئەو پەڕی ڕێز و حورمەت و تەقدیر بۆ مامۆستایانی ئاینی دانراوە مامۆستای ئاینی ئەگەر حەسانەیەکی سیاسیشی نەبوو بێ بەڵام بە تەبیعەتی کۆمەلگا و بە تەبیعەتی ئەو پەیامێک کە پێشەشی کۆمەلگای کردووە حەسانەیەکی کۆمەڵایەتی هەبووە کۆمەلگا بۆ پەڕی حورمەتەوە سەیری مامۆستایانی ئاینی کردووە بۆیە لە کێشەیەکی ئەوها لە دۆسیەکی ئەوها پێویستە ئەو پەڕی توندی بەکاربێ ئێمە وەکوێکی زانیان لەسەر هەموو کەیسەکانی مامۆستایانی ئاینی ئەو پەڕی توندیمان بەکارهێناوە بەڵام ئەم کەیسە پێویستە بە تونتر بێت چونکە حاڵەتی تیرۆرکردنی مامۆستایانی ئاینی ئەتوانم بڵێم لە سەرەتای 2000ەوە تا ئێستا ئەوە یەکەمین حاڵەتە بۆ شێوازە ڕووبدا مەسەلەن دوو حاڵەتی تر ڕوویدان یەکەشیان شەهید مامۆستا مەلا محەممەد مزوری بوو کە ساڵی 2006 بە هەڵا بەگوڵی ئەمریکیەکان شەهید کراوە مامۆستا ئەکرەم سعدی بوو ساڵی 2008 لەگەڵ مامۆستا یاسین لە شاری مووسڵ تیرۆرکران بە کردەوەی تیرۆریستی بەڵام ئەم قەزیە لە ساڵی 2000ەوە تا ئێستا هیچ مامۆستایەک بەم شێوەیە شەهید نەکراوە بەم شێوەیە هەسوکەوتی لەگەڵ نەکراوە بۆیە دووبارە بوونەوەی حملاتی اختیال لەناو هەرێمی کوردستان کە شتێکی مەترسیدارە شتێکی خەتەرە پێویستە هەمومان هەڵوەستەی لەسەر بکەین جاچە ئەو اختیال و ئەو اختیارە بەرامبەر مامۆستایەکی ئاینی بێیان بەرامبەر کەسێشتر بێ بەڵام بەهۆی کاریگەری مامۆستایانی ئاینی و پێگەی ئاینی و کۆمەڵایەتی مامۆستایانی ئاینی خۆی مەوزوعەکە زۆر خەتەرتر ئەبێ بۆیە پێویستە ئەو پەڕی جدیەت لە دۆزینەوەی تاوانبارانی ئەم کەیسە بکەینەوە و هەوڵ بدرێ ئەو جۆرە کارەساتە ئەنجامدەرانەکانی بە سزای یاسایی بگەن بە سزای عادیلانە بگەن و لە بۆ ڕای گشتیش ئاشکرا بکرێ کەوا چێن ئەوانەی مامۆستایانی ئاینی ئەکەن بە ئامانج چێن ئەوانەی بە دوای مامۆستای ئاینی ئەگەڕێن ئایا هەدەفەکەی کردنی دەنجی مامۆستای ئاینیە چونکە بەڕاستی ناکرێ ئێستا ئێمە لەسەر تەوەرێکی دیاریکرا و تەرکیز لەسەر شەیدکردنی دکتۆر وشیار بکەین ئایا لەوانەیە کێشەیەکی کۆمەڵایەتی بێ ئایا لەوانەیە کێشەیەکی سیاسی بێ ئایا لەوانەیە کێشەیەکی حیزبی بێیان کێشەیەکی ئەمنی بێ بۆیە لەگەڵ دروستبوونی لەگەڵ ئاشکرابوونی باگراوندی کارەساتەکەیان هۆکاری دروستبوونی ئەو کارەساتە ئەکرێ بە شێوەیەکی تەفسیل هەڵوەستەی لەسەر بکرێت و بە دوواداچوونیش لە ڕووی ڕۆشنبیرکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بکرێ ئەگەر کێشەیەکی لەگەڵ مامۆستایەکی ئاینی هەبوو یان جیاوازی بیر و بۆ چوون لەگەڵ مامۆستای ئاینی هەبوو جا چ کەس بی چ حیزب بی چ دەوڵەت بی چ لایەن بی هەر جۆرە کەسێک بێ ناکرێ بەم شێوەی هەڵسوکەوت بکرێت دەکرێت بە شێوەی تەفاهم و لێک تێگەیشتن بەڵێ بەڕێزت باس لەوە کرد کە لە ڕابردوودا هەڵوێستی تونتان نەبووە ینی بەرامبەر بە پێشێلکاری بەرامبەر مامۆستایانی هەڵوێستەکە تونندەکە چی بووە مەسەلەن لە مەسەلەی ڕیش سووتاندنی مامۆستایان لە مەسەلەی هێنانە خوارەوەی مامۆستا لەسەر مینبەر ینی مامۆستایان ئێمە بینیمان پێشتر مەسەلەن لە بریەوەی کە ئەو کەسانە سزا بدرێن کە سوکایەتیان بە مامۆستایان کرد مامۆستایان چوونە بنکەکانی پۆلیس ینی هەڵوێستە توندەکەتان لە ڕابردوو بۆ کەسی مامۆستا مەلەفەکان تێکەڵاوی دەبێت ئەگەر
ئەگەر عفوم بکەی شتەکان تێکەڵاو یەکتر نەکەی مەسەلەی هێنانە خوارەوەی مامۆستایان لە منبەر ئەمە قەزیەکی ئیداری بووە ئەو کاتیش عەرزی مامۆستایانمان کرد بۆتمان ئەگەڵێن شکایەت بکەن لە محکەمە ئیداری ئێمە محامیشتان بۆ گرین هاوکاریشتان دەبین ینی مەسەلەی دوو سێ مەلەفی جیاواز تێکەڵاو یەکتر نەکرێ ئێمە وەکو یەکێتی زانایان ئەرکمانە بەرگری لە مامۆستایانی ئاینی بکەین هێنانە خوارەوەی مامۆستایانی ئاینی لە منبەر کێشەیەکی ئیداریە مامۆستای ئاینی فەرمانبەرە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەپێی ئەو ڕێنمایانە و بەپێی ئەو مەرزانەی کە لە بەردەستێتی دەتوانێت مامۆستایەکی ئاینی لە شوێنێک بگوازیستەوە بۆ شوێنێکی تر ویا هەر هەڵسو کەوتێکی ئیداری لەگەڵ بکە ئەگەر مامۆستای ئاینی زانی زەرمەندە ویا غەدری لێکراوە لەو بڕیارە ئیداری کە لەلایەن وەزارەتەوە دەرچووە دەکرێت لە محکەمە ئیداری شکایەت بکات ئەمەش پشتگیری ئەەکەین ئەو هەڵوێستەشمان عەرزی ئەو مامۆستا بەڕێزانە کرد کەوا کێشەی منبەر و لە وتاردانیان هەبوو عەرزمان کردن پێشمان وتمان ئێوە دەتوانن لە دادگای ئیداری شکایەت بکەین ئێمە پشتگیری تا دەکەین بەنسبەت ئەو مامۆستای کەوا بێڕێزی بەرامبەر بەڕێشەکەی کرا ئەو کاتیش ئێمە وەکو یەکێتی زانایان ئیدانەمان کرد بەیاننامەمان دەرکرد سەردانی مامۆستامان کرد و عەرزی مامۆستاشمان کرد ئەگەر پێویست بکات محامیشت بۆ دەگرین مامۆستای بەڕێز و خۆشەویست گوتی پێویستم بە محامی نییە خۆم محامی خۆم بەرگری لە خۆ ئەەکەم بەنسبەت ئەو مامۆستا بەڕێزەش کە ئیمڕۆ دوێنێ شەو شەهید بووە شەهید مامۆستا وشیار ئێمە ئامادەین ئەگەر دەستگا لایەنە پەیوەنددارەکان پێویست بۆ بکات داوای یاسایی بنووسین لەسەر کەسێکی دیاریکرا و بەڵام بەڵگەکان بەرامبەری دیار بن ئێمە ئامادەین ئێستا ئێمە داوا بەرامبەر چێ بنووسین داوا بەرامبەر بە کەسی نادیار بنووسین ناتوانی بەڵام ئەوەی ئەتوانین ئێستا لە گفتوگۆی بەردەوام دابین لەگەڵ لایەنە ئەمنیەکان و لە گفتوگۆی بەردەوامیش دابووینە ئیمڕۆ من خۆم وەکو سەرۆکی یەکێتی زانایان و بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی لە خەتدا بووە لە بەردەوام لە کۆناکتی بەردەوام دابووینە لەگەڵ دەستگا ئەمنیەکان و لە خەتی بەردەوامیشدا ئەبین چونکە ئێمە خۆمان بە پشتیوانی مامۆستایانی ئاینی دەزانین ئەمە یەک و مامۆستا وشیار کەسێک بۆ لە ئێمە برای ئێمە بووە کەسێک بۆ لە ئێمە نزیک بووە کەسێکی میان ڕەو بووە کۆمەڵێک پێشنیار و بۆچوونی گەلێک باشیە بۆ چاکردنی بارودۆخی ئاین لە هەرێمی کوردستان بە من بۆ بینەران و بیسەران ئاشکرا ئەەکەمیان زۆر بەڕاشکاوانە دوو هەفتە بەر لە ئێستا کە کۆنفرانسی وتاری ئاینی هەبوو لە هەرێمی کوردستان یەکێک لە ئەندامانی کۆنفرانس خوارێ خۆشبوو دکتۆر وشیار بوو ماوەی دوو ڕۆژ ئەو مناقەشە ئەو بیر و بۆچوونە جوانانەی ئەو پێشنیاریکردن ینی بەڕاستی جێگای شانازی هەموو مامۆستایانی ئاینی بوو ینی لێژنەکانیش لێژنەی داڕشنەوەی ڕاستپاردە کۆتاییەکان و لێژنەی کاری کۆنفرانس زۆر سوودیان لە بۆچوونەکانی خوارێ خۆشبوو دکتۆر وشیار بینی بۆیە ئێمە خۆمان بە داکۆچیکار لە مافی مامۆستایانی ئاینی ئەزانی لەلایەکی تریش ئەوەی پێویست بێت لەدا ئایندا لە داهاتوو لە ڕێپیوان لە مانگرتن لە هەر شتێک کە پێویست بکە ئەو کات دیڕاسی ئەەکەین و بە فعلی و بە هەنگاوی زدیش هەڵوەسەی لەسەرەکەین چونکە من بەڕاشکاوانە ئەو قسە بکەین لە ساڵی 93 کە مامۆستا مەلا عەبدوڕەحمانی هەمزەکۆری شەهید کرا لە ساڵی 94 کە مامۆستا عەبدوڕەحمانی گەناوی شەهید کرا لە ساڵی 95 کە مامۆستا تەیفوری سەمسەماڵی شەهید کرا ئەو کاتیش یەکێتی زانایان ڕێپێوانی دوور و درێژی کرد مامۆستا محەممەد سینەمۆچی خوا لێ خۆشببووی لە ڕانیە شەهید کرا ئەو کاتیش مامۆستایانی ئاینی لەسەر تاسەری کوردستان لە شار ڕانی کۆبوونەوە خۆپێشاندان و ڕێپێوانیان کرد ئەمە حاڵەتێکی برێن شاز نییە کە مامۆستایانی ئاینی بیکەن ئێمە لە پێناوی ئاشکراکردنی بکوژانی مامۆستا وشیار ئامادەینە هەموو هەنگاوێک ماوێژین بەڵام هەنگاوەکان پێویستە بە حکمت بن پێویستە بە بەدیڕاستەکردن بن پێویستە بە عیشوایی نەبن بەڵکو پێویستە لەگەڵ هەروو مەرجەکان بن بە شێوازێکیش بن تأثیر لە دۆسیەی لێکۆڵینەوە و دادگانەکە چونکە ئێمە دەمانەوەی یاسا سەروەر بێ ئێمە پشتمان بە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان ئەستورە ئێمە پشتمان بە یاسا ئەستورە یاسا دەبی ئەو مافە بسێنێت و بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و خودی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە قسەکانیان ئیمڕۆ تاکیدیان لەوا کردەوەکەوە بە سزای یاساییانە بگات چونکە ئێمە نامانەوێت فەوزا لە هەرێمی کوردستانی شەبێ ڕاستە غەدرێک کراوە زوڵمێک کراوە تاوانێکی گەورە کراوە تعدایەکی گەلە گەورە کراوە بەڵام ئەوەی بەنسبەت ئێمە مهمە
چێ ئەم تاوانەی کرد بۆ کردی لەبەرچی کردی لەبەرچێ مامۆستایەکی ئاینی مستهدەف بوو ئامان چ بوو لە مامۆستا وشیار بە حقیقەت ئەگەر ئاماز کبکردنی دەنجی مزگەوت و میحراب و مامۆستایانی ئاینی بێ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی لەسەر تاسەری کوردستان هەڵوەست وەرەگرین ناکرێ ئیمڕۆ غەدر لە مامۆستایەکی ئاینی کرا و مامۆستایەکی ئاینی شەید کرا ئێمە لەی بێدەک بین چووکە بەیانی لە مامۆستایەکی تریشە قەومێ بەیانی لە منیشە قەومێ لە یەکەش تریشە قەومێ بۆیە هەمومان کۆچین لەگەڵەوەی کەوا ئێمە بێدەنگ نابین لە مەسەلەی تیرۆرکردنی مامۆستا وشیار و بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی حەچیمانە لە هەنگاو بە هەنگاو لەگەڵ دەستگا ئەمنیەکان لە خەتەبین و هەنگاو بە هەنگاو ئەگەر پێویست بکە بەڕاوێژ و مەشورەتیش لەگەڵ یەکگرتووی ئیسلامی هەنگاوی بۆ داوێت. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید سەرۆکیەتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر سپاسی بەڕێزتان دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاردن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.